ڕاستیدا ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان نووسراوێکمان بە ژمارە 1950 لە 8/4/2019 بەدەستگەیشت کە بۆ ئەم ساڵە 340,000 تەن دیاری کراوە و ئاماژەشیان بەوەی کردووە کە کۆبوونەوەیەک لە بەغدا کراوە لە وەزارەتی کشتوکاڵی بەغدا. لەو کۆبوونەوەیەدا نوێنەری وەزارەتی کشتوکاڵی هەرێم و وەزارەتی پلاندانانی هەرێمی لەگەڵ بووە. بڕیار لەسەر ئەو بڕەدراوە لەسەر ئەساسی ئەوەی کەوا ئەو بڕێی کە ساڵی 2017 وەرگیراوە کۆی ئەو بڕێی کەوا لە ساڵی 2018 وەرگیراوە دابەشی 2% لە سەداسی کراوە، واتە لە سەداسی زیاد کراوە. 340,000 تەن دیاری کراوە، بۆ هەولێر 100,000 تەن و بۆ دهۆک 112,000 تەن، بۆ سلێمانی 80,000 تەن و بۆ هەڵەبجە 20,000 تەن و بۆ گەرمیانیش 28,000 تەن، واتە کۆی گشتیەکەی دەکاتە 340,000 تەن. ئێمە ئەو بابەتەشمان لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانی عێراقی باس کرد و گوتمان ئەو بڕێی کە دیاری کراوە زۆر کەمە لەبەر ئەوەی ئەمساڵ بارانێکی باش باریوە و تەوەقوع دەکرێتەوە لە ملیۆنێک تەن زیاتر لە هەرێمی کوردستان گەنم بەرهەم بهێنرێتن و ئەویش گوتی چەندیت کە زیاد بکرێتن باشە. گوتمان بەلایەنی کەم 200,000 تەن و بەسەرەوەتر ئەگەر بکرێت زیاد بکرێتن. لە ڕاستیدا پلە یەک 560,000 دینارە بۆ یەک تەن، پلە دووش 480,000 دینارە بۆ یەک تەن و پلە سێش 420,000 دینارە بۆ یەک تەن.